قوتابیانی ئازیز لە ڤیدیۆ ئەمجارە کۆمەڵێک پرسیاری نیشتیمانی شکار دەکەین لە وانەی پێنجەم لە بەشی دووەم شیتەڵکردن بە هاوەنجامە تایبەتەکان. عادەتەن لەم وانەیە پرسیاری نیشتیمانی بەم شێوازە دێتەوە، یان پرسیارەکە دەودینتەوە دەڵێ شیتەڵی ئەم بڕە دەکاتە چی، یان دەڵێت ڕادەی نادیار لە دووجای تەواو واتە چ دەکە، یان لە دووجای تەواو ڕادەی یەکەمت لۆ نادیار دەکە لەو شێوازەی لۆ دەکاتە هەڵبژاردن، یان ڕادەی دووەم یان ڕادەی سێم. دێنە سەر پرسیاری یەکەم، ئەڵێ ڕادەی نادیار بۆ دووجای تەواوی 4 سین توان 2 کۆ ڕادەی ناوەڕاستەکەی چییە کردیتی هەڵبژاردن کۆ 49. کامێ ئەم پرسیارە 2023-2024 واتە پارساڵ هاتەوە. عادەتەن لەو زۆرە پرسیاران لە دووجای تەواو یەکەم دەبی سین توان 2 لەگەڵبی واتە هەڵبژاردنەکان، ڕادەی یەکەم ڕادەی ناوەڕاست دەبی هەمیشە سینی لەگەڵبی، ڕادەی کۆتایی واتە ڕادەی سێم دەبی تەنها ژمارەبی. ئێستا لێرە ڕادەی ناوەڕاستی لۆ توکریتی هەڵبژاردن ئەگەر دقت بدەی لە هەڵبژاردنەکان هەموو سینی لەگەڵدایە، کەواتە ئێرە سینە، بەڵام ژمارەکە بزەبت نازانین. چۆن دەزانین ژمارەکە کامەیە؟ واتە کام لەمانە دەبیتە وەڵامی ڕاست. چ دەکەی؟ ژمارە 2 دەنووسی 2 جاران پێشەچی، ئەوجا چ دەکەی؟ ڕەجی لۆ ڕادەی یەکەم وەردەگری لۆ ژمارەکەی، ڕەجی 4 وەرگرە، ڕەجی 4 دەکاتە چەند؟ دەکاتە 2 لێرە بنووسە، ئەوجا جارانەچی زیادکە دیسان. ئەوجا ڕادەی سێمەکە ڕەجی لۆ ڕەجی 49 دەکاتە چەند؟ ڕەجی 49 دەکاتە 7. ئەوجا یەکسانە چەندی کرد ڕاستەوخۆ ئەوە دەبیتە وەڵامی ڕاست. 2 جاران 2 دەکاتە 4 جاران 7 دەکاتە 28. وەرە کامە 28 لەگەڵە دی، کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. ئەتو ئەو دووەی سەرەتا هەمیشە بەخۆ زیاد دەکەی 2 جاران، ئەوجا ڕادەی یەکەم ڕەجی لۆگرە و لەگەڵ ڕادەی سێم جاران کە و ڕاستەوخۆ وەڵامەکەی دەدۆزیەوە. دێنە سەر پرسیاری دووەم، ئەڵێ بەهای نون دیاری بکە بۆ ئەوەی سین توان 2 کۆ نون سین کۆ 256 ببێتە دووجای تەواو. بە هەمان شێواز ئەو جارش چی کردیتە هەڵبژاردن لۆ تو ڕادەی ناوەڕاستەکە، ئەو جارش سینەکەی نووسیە تەنها نونەکەی کردیتە هەڵبژاردن، ئەو نونەش مەبەستی چێواتە ئەو ژمارەی تەنیش سینەکەی چەندە. ئەتو دەی چ دەکەی؟ بە هەمان شێواز دووبارە تازە چ کردەوە هەمان شتی ئەنجام دەدەوێت، دووەچی دەنووسی جاران. ڕادەی یەکەم ڕەجی لۆرگرە، لێرە چ ژمارێکم هەیە؟ یەک، ڕەجی یەک هەر دەکاتەوە یەک، پێویست ناکە بنووسی کەواتە. ئەو جارێ ڕادەی سێم ڕەجی 256 دەکاتە چەند؟ دەکاتە 16. 2 جاران 16 دەکاتە چەند؟ دەکاتە 32. کەواتە ڕاستەوخۆ چم دەبێتە وەڵامی ڕاست؟ کەواتە ڕاستەوخۆ سیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری سێمان هەیە، ڕادەی نادیار بدۆزەوە بۆ ئەوەی سین توان 2 کۆ ڕادەی ناوەڕاستەکەی دیسان کردیتە هەڵبژاردن کۆ 36 ببێتە دووجای تەواو 2022-2023 هاتیتەوە. گوتمان لە دۆزینەوە ڕادەی ناوەڕاست چ دەکەی؟ هەمیشە دووەچی دەنووسی جاران لە دۆزینەوە ڕادەی ناوەڕاست 2 جاران. ئەوجا ڕادەی یەکەم ڕەجی لۆرگرە، ڕەجی ئێرە چەندە؟ یەکە، هیچ ژمارە نەبوو کەواتە یەکە، ڕەجی یەک چەند دەکات؟ دەکاتە یەک، پێویست ناکە بنووسیەوە. ئەوجا ڕادەی سێم ڕێگەکەی لۆرگرە، ڕەجی 36 دەکاتە چەند؟ دەکاتە 6. 2 جاران 6 دەکاتە 12، کەواتە 12 سینەکەی هەڵدەبژێرین. گوتمان هەر کاتێک ڕادەی ناوەڕاست کرا بۆ هەڵبژاردن ئەوە دەبی هە سینی لەگەڵدابی، بە هەمان شێوە سینەکەش لەگەڵدایە. ئەو جارەی دێنێ سەر پرسیاری چوارەم، ئەڵێ سین توان 2 کۆ دەسین کۆ 25 شیتەڵەکەی بریتێ لە چی؟ تەمەشاکە بزانە دووجای تەواوە یاخودنەها سین توان 2 ڕادەی یەکەم ڕادەی دووەم ڕادەی سێم. گوتمان دەبێت دووجای تەواو دەبی لەسێ ڕادە بێکات بێ، ڕادەی یەکەم و سێم دەبی چی بن؟ دەبی دووجای تەواویان هەبی. ڕاستەخۆ گوتمان چ دەکەی؟ کەوانەیەکی دەکەی بەتوانی 2، هەمیشە کەوانەیەکی دەکەی بەتوانی 2. ئەو جارێ ڕادەی ناوەڕاست تەمەشاکە بزانە موجە بەیان سالب، موجە بەوە نیە کەواتەش ناوکەوانەکەی موجە بیدانێ. ئەوجا سین توان 2 ڕەجی سین توان 2 دەکاتە چ؟ دەکاتە سین. ئەو جارێ ڕادەی سێم ڕەجی 25 دەکاتە چەند؟ دەکاتە 5. ڕاستەخۆ سین کۆ 5 هەمووی توان 2 دەبێتە وەڵامی ڕاست، کەواتە بیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری پێنجەمان هەیە، ئەڵێ ڕادەی نادیار لە دووجای تەواوی ئەو جارە چی کردیە؟ ڕادەی یەکەمی کردیتە هەڵبژاردن کۆ 18 سات کۆ 81. گوتمان هەر کاتێک ڕادەی یەکەم کرا هەڵبژاردن
دەبی توانەکە چەند بیت دووبی توانەکە دوو بێگە دیقەدەی سادەکان هەمووی توانیان دووە بەڵام وەرە ئەوەی تەمشای هەڵبژارنەکان کە سەرەتا لێرە سالب 400 تواندووە نابی ڕادەی یەکەم سالبی لەگەڵدابی لەبەرچی چونکە ئەگەر لێرە سالب هەبی ئێستا گریمان لێرە سالبی لەگەڵدا بە کەڕەکەت لەوە دەکرێت سالب دەکەتە ژێڕک لێە نەدە بۆ دووزای تەواو کەواتە ڕاستەخۆ ئەوی سالبی لەگەڵە تەرکە ئەیودی ڕاستەخۆ تەرک ئەوجا چمایتەوە بی 400 تواندوو سی 100 تواندوو گوتمان لۆ دۆزینەوەی ڕادەی ناوەڕاست چمان دەکرد دەمان گوت دوو جاران هەڵبژارنەکان تاقیکەوە خۆی یاسا هەیە بەڵام یاساکە پێویست ناکە ئەم ئەو ڕێگان پێ ئاسانترە تەمەشاکە لێرە گریمان ئەمەگە چارەکەی وەرگین چارەکە لێرە دانین ئەگەر چارەکە لێرە دانین ڕەجی چارەکەی دەکاتە چەند دەکاتە دوو ئەوە دوومان نووسی جاران ڕەجی ڕادەی سێم چەند هەشتاوێک ڕێکەکەی چەندە نۆ دوو جاران دوو چار جاران و دەکاتە چەند دەکاتە 36 ئایا ڕادەی ناوەڕاست لەو دەرچوو نەخێر کەواتە ئەوە نابیتە وەڵام وەرە ئەو جارەی سێکەی تاقیەوە گوتمان هەمیشە چمان دەکرد دووەکەمان زیاد دەکرد جاران 100 تواندووکە چی لەگەڵا یەک ڕەجی یەکش چەندە یەکە نەشی نووسیەوە ئاساییە جاران ڕەجی ڕادەی سێم هەشتاوێک ڕێگەکەی چەندە نۆ دوو جاران یەک هەردوو دوو جاران نۆ هەژدە ئایا ڕادەی ناوەڕاست دەرچوو بەڵێ کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری شەشەممان ڕادەی نادر لە دووجای تەواوی لێرە بە هەمان شێوە چی کردیە ڕادەی ناوەڕاستی لۆتو کردیتە هەڵبژاردن گوتمان چ دەکەی دووەشی دەنووسی جاران ئەو جارەی ڕادەی یەکەم ڕەجی دۆردەگەی ڕەجی نۆ چەندە سێ جارانشکەش دادەنێەوە پاشان ڕەجی ڕادەی چەندەم سێم ڕەجی 25 چەندە 5 چەندی کە ڕاستەخۆ هەڵبژێرە دوو جاران سێ شەش جاران 5 سی کەواتە بیم دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری هەفتەممان هەیە پرسیاری هەفتەم ئەڵێ ڕادەی نادێر لە دووجای تەواویسین تواندە کۆ چواردەسین کۆ ڕادەی سێمی کریتە هەڵبژاردن گوتمان هەر کاتێک ڕادەی سێمی کریتە هەڵبژاردن دەبیت بە تەنها چبی دەبی بە تەنها ژمارەبی لێرە حەفت سینە حەفت سین سینی لەگەڵدایە ڕاستەخۆ تەرک لێرە سالب حەفسینە ڕاستەخۆ تەرک لێرە سالب 49 گوتمان ڕادەی سێم نابی هیچ کات سالبی کەواتە ئەوەش تەرک کەواتە بێ ئەوەی شیکاری بکەین ڕاستەخۆ دی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری هەشتممان هەیە ئەڵێ ڕادەی نادیار بدۆزەوە لۆ بۆ ئەوەی سین تواند و کۆ ڕادەی ناوەڕاستی کردیتە هەڵبژاردن گوتمان چۆن دەیدۆزینەوە دووەشی دەنووسین جاران ئەوجا ڕادەی یەکەم ڕەجی لۆرگەر ئێرە چەندە یەک ڕەجی یەکە دەکاتەوە یەک پێویست ناکە ئەوجا ڕادەی سێم ڕەجی لۆرگەر ڕەجی 36 دەکاتە چەند دەکاتە 6 دوو جاران 6 دەکاتە چەند دەکاتە 12 کەواتە ڕادەی ناوەڕاست شەمیشە چی لەگەڵە سینتوانیەک بەخۆ کریتی هەڵبژاردن کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری نوێممان هەیە پرسیاری نوێم ئەڵێ 4 سینتوان کۆ 20 سین کۆ 25 ڕاستەوخۆ کەوانەشی دەکەی بەتوانی دوو لەبەرچێت چونکە دووزای تەواوە لە چەند ڕادە پێکاتیە سێ یەک دوو سێ ڕادەی یەکەم و سێمیش چیە ڕەجیان هەیە ڕادەی سێمیش نیشانەکەی چییە موجەبە تەمەشای ڕادەی ناوەڕاستکە چییە موجەبت هەیە کەواتە ئەو موجەبمدانە ئەو جارای ڕادەی یەکەم ڕەجی لۆرگەر ڕەجی چار چەندە دوو ڕەجی سین تواندوو ئەوەش سین ڕادەی سێم ڕەجی لۆرگەر ڕەجی 25 چەندە 5 کەواتە دوو سین کۆ 5 هەمووی تواندوو دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری دێممان هەیە 49 کەم 25 سەد تواندوو مادام دوو ڕادەی و نێوانیان کەمە ڕادەی یەکەم و دووەم ڕەجیان هەیە دەگوتمان چییە جیاوازی دوو جا بەو دوو جای بناسەوە گوتمان چ دەکەی ئەگەر دوو ڕادە بوو ڕادەی یەکەم و دووەم ڕەجی هەبوو نێوانیشیان کەم بوو مادام دوو جا کەواتە توش چ دەکەی ئەتوش دوو کەوانەی دروست دەکەی یەک بە موجەب یەک بە سالب ئەوجا ڕەجی 49 دەکاتە چەند ڕەجی 49 دەکاتە هەفتەک لێرە هەفتەک لێرە ئەو جارەی 25 ڕەجی چەندە ئەگەر ڕەجی لۆرگرین 5 5 لێرە 5 لێرە ڕەجی ساد تواندوو سادەک لێرە سادەکیش لێرە کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 11مان هەیە ئەڵێ بڕی 25 سین تواند و کۆ 10 سین کەم 4
بڕەکە دوو جای تەواونی لەبەرچە چونکە ڕادەی سێم سال بە کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. قوتابی بەڕێز ئەوە بالۆت و واجبی ئەوەی لە خۆت بخینەوە بە هیوای سەرکەوتن.